فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لەو دووتاری دوێنەدا باسی ئەوەمان کرد کە ماڵێکی ئارام و پڕ لە خۆشەویستی و بەختەوەری، ماڵێک کە بە تەعبیری قورئانی پڕە لە مەوەدەتە و ڕەحمە، بریتیە لە سەکەن لە شوێنی حەوانەوەی مرۆڤ خۆشترین شوێنی ئەم جیهانەیە. ئەگەر ئینسان ئەم شوێنەی هەبوو لە دنیادا، بەڕاستی پێش بەهەشتی قیامەت لە بەهەشتایە. پرسیارێک دەکرێت لێرەدا، بۆچی ئەم ماڵە ئارامە، ئەم ژینگە پڕ لە خۆشەویستی نێوانی ژن و مێرد بەدی نایە؟ ئەی بۆچی دادگاکان بە تایبەتی لەم ڕۆژگارەدا ئەبینن پڕن لەو کەسانەی کە بەداخەوە ڕۆژانە بە چاوی پڕ لە فرمێسکەوە لە یەک جیا دەبنەوە؟ ئەو کوڕکچە گەنجە جوانانە دەبینی بە حەز و خولیایەکی زۆرەوە بە ئاوەتی چەند ساڵەوە دەبنە خاوەنی دەستگیران، ئەبنە خاوەنی هاوسەر، کەچی دوای ماوەیەک کە زۆری جاری وایە پێناچێ، هێشتا لە سەرەتای گەنجێتیدان لە یەکتر دەکەونە تەقە و تەلاق و بەرەو جیابوونەوە دەڕۆن. ئەی بۆچی زۆرێک لە ژن و مێردەکان کە بە یەکی شەون، هەر ئەوەیە بە یەکەوەن، هەر ئەوەیە لە یەکتری گیانە بوونەوە، بەڵام لە دڵەوە لە یەکتری بێزارن؟ بۆ وەڵامی ئەو پرسیارە دەڵێن مرۆڤ هەر بیر و باوەڕێکی هەبێ، هەر ئاستێکی ڕۆشنبیری هەبێ. هەر مرۆڤێک کە تۆ دەیگری ئاستی ڕۆشنبیری چەندە بەرز بێ، بۆ نمونە لە ئاستی خوێندەواریدا بیگرە مامۆستایەکی زانکۆ بێ، پرۆفیسۆرێک بێ، تا دەگاتە کەسێک کە نەچۆتە ناو خوێندنگایەکەوە کە ئەلفبای سەرەتایی نازانێ. ئینسان پێگەی کۆمەڵایەتی هەرچیەک بێ، سەرۆک هۆزێکی گەورە بێ، پلەدارێکی سەربازی بێ، خاوەن پێگەیەکی سیاسی بێ، لە ناو حیزبێکی دەسەڵاتداردا بێ، ئۆپۆزیسیۆنێکی دەم بە هاوار بێ و هاوار بۆ میلەتەکەی بکە، پەرلەمانتارێک بێیان وەزیرێک بێ، مامۆستایەکی ئاینی بێیان مامۆستایەکی خوێندنگا بێ، هەر شوێنێکی ژیان کە تۆ تیای لە فەرمانبەرێکەوە تاوەکو پلەدارێکی گەورە. هەروەها ئینسان لە هەر پێگەیەکی ئابووریدا بێ، دەوڵەمەند بێ یان سەرمایەدارێکی گەورە بێ، متەوەستێک بێ یان هەژارێک بێ بە کولەمەرجی برژە، هەموو مرۆڤایەتی ئەم ئاستانیان چی بێ هاوبەشن لەوەدا کە حەزیان لەمانەیە، هەمویان هاوبەشن لەمەدا. ئەلفەڕەح لە خۆشیدا، بڕواتان بێت چۆن دەوڵەمەندێک خۆشحاڵ دەبێ، هەژارێکیش هەز بە خۆشحاڵی دەکا. چۆن کەسێک کە ئەو پڕی شەهادەی باڵای هەیە هەز بە خۆشحاڵبوون دەکا، کەسێکی نەخوێندەواریش هەز بە خۆشحاڵبوون دەکا. لە خەم و خەفەتە ئیوا هەیەوە دەزانێت بەس هەژارەکان خەفەتیان هەیە، گەورەترین سەرمایەدار تووشی خەفەتی گەورە دەبێت. و ئەزانن بەس کەسە بێ کەسەکان ئەوانی کە کەسێک پشت و پەنایەکیان نێ، گەورەترین سەرۆک هۆز و ڕێز عەشیرەت و خاوەن پێگەی سەربازی تووشی حوزن دەبێ، هەز بە خەمباری دەکا. قەلەقی، نیگەرانی، حەزکردن بە ئیهتیمام و گوێپێدان، ڕێزگرتن، ئەمانە هەموو مرۆڤەکانتیاندا هاوبەشن، ژن بن یان پیاو بن. وتراوە هەموو کەسێک لە ژیانە حەزی بەوەیە کەوا حورمەتی هەبێ، کەوا گرنگی پێ بدرێ، کەوا ئیهتیمامی پێ بدرێ. هەموو مرۆڤێک حەزی بەوەیە. جا تەماشاکە کاتێک کەوا کەسێک ئەبێتە هاوسەری کەسێک، کچێک کشوو دەکا ماڵی باوکی بەجێ دێڵێ، کوڕێکی هاوسەگیری دەکا لە باوک و دایکی دادەبڕێ و دەچێتە ئامێزی کەسێکی تری کە هاوبەشی ژیانەکەیەتی، کە خۆشەویستەکەیەتی، کە هاوژینەکەیەتی، بە بێگومان پێش هەموو شتێک چاوەڕێی دووشتی لێ دەکا. چاوەڕێی ئەوەیە چەندە گرنگی پێدەدا. ئافرەتێک کاتێک یەک تۆ سەری دێشێ، بەس چاوەڕێی ئەوەیە هاوسەرەکەی چەندە گرنگە بەلایەوە کە نەخۆشە، چەند هەواڵپرسی کردووە. بە دڵنیاییەوە ئافرەتێک کاتێک کە هاوسەرەکەی بە تایبەت لە سەرەتای هاوسەریدا ئەمە زۆر گرنگە، ئەوەندە گرنگێک دانەکەی بەلاوە گرنگە، زۆر بەلایەوە گرنگ نیە ئێوارە کە گەڕایەوە چەند عەلاقەی خواردنی پێیە، چەندی پارە پەیدا کردووە، ماڵەکەیان چۆن بووە، ئەبێ بەیانی کە ڕۆیشتم پیاوەکەم لە بیری بێ کە من نەخۆشم،
ئەمڕۆ کە تەلەفۆن هەیە تەلەفۆنی بۆ کردم هەرا هەواڵی پرسییم ئەرێ لێ پرسیمەوە ئەو گرنگی پێدانە زۆر گرنگە بۆ پیاوی ژوایە پیاوێک چەند دەماندوو بێ ئەوەی کە خۆشحاڵی دەکا ئەوەیە ئایا هاوسەرەکەم لە بیرێتی کە من چەند ماندووم ئایا لە بیرێتی کە من نەخۆش بووم دووەمیان ڕێز و حرمەت چەندە بە حرمەتەوە قسەم لەگەڵ دەکا چەندە بە ڕێزەوە دەمدوێنێ چەندە بە ڕێزەوە ناوم دێنێ ئەمە سەرەتایەکە بۆ خۆشبەختبوونی خێزانەکان یان پەنا بەخوا بۆ بەدبەختبوونیان ئەگەر دەتەوێ بەردەوام ناکۆچی خێزانیت هەبێ ئەم خاڵانە بکە ئەگە بە دوی خێزانێکی بەختەوەرا دەگەڕی ئەلعەکس و صەحیح و نۆرە پێچەوانەکەی بکە ئاگر چی دەوێ ئاگر تەنها دەیەوێت دار و چیلکەیەکی وشک شتێکی وەکو پوش کەس ئاوێکیش نەبێ بیکوژێنێتەوە لێی گەڕێ بە ئارەزوی خۆی بە ئاگرەکە بەرێ و بە ئارەزووی خۆی دەمی بژەنێتە ناو ئەو پوش و بەڵاشەوە ئەگەر دەتەوێت ژیانت دوور بێ لە بەختەوەری ژنی یان پیاوی وەرە خاڵی یەکەم بکە ئەگەر ناشتەوێ هەر خاڵی یەکەم بە پێچەوانەکەی ئەنجام بدە پرتە و بۆڵە بکە لەسەر هەموو شتێک لەسەر هەموو کارێک هەر شتێک کە بچووکترین شت بوو تۆ سەرکۆنەی بەرامبەرەکەتی لەسەر بکە وەڵڵاهی ژنی وا هەیە ڕۆژەکە گەرما بێ ئافرەتەکە هەر بۆڵەیەتی وازانە کە شوها بەدەستی مێردەکەیەتی سەرما بێ ئەو هەر پرتە و بۆڵەی دێ خانووەکە گەورە بێ هەر پرتە و بۆڵەیەتی پێخاوێن ناکرێتەوە بچووک بێ دەڵە خوابی بڕەوە کەی خانووە منداڵەکانی زۆر بن هەر دەڵە پیان بەخێو ناکرێ منداڵی کەم بێ دەڵە فڵانکە ساڵی دووسێ مناڵی دەبێ هەر ئینسان کە ڕاحال لەسەر ئەوەی بەردەوام دەم بە هاوار بێ بەردەوام دەم بە ناڕازی بوون بێ تکایە خۆشەویستان لە ئەوەڵی هاوسەریدەوە خۆلەوە پارێزە بەردەوام ناشکور بی بەردەوام پەرداخەکە نیوە خاڵیەکەی ببینی قەت نیوە پڕەکەی نەبینی بە دڵنیاییەوە ژیان قەت بەدڵی تۆ نابێ قەت ژیان بەدڵی هیچ کەسێک نییە لەم سەر زەویەدا ئەوەی تۆ دڵت بیخوازیە بەس دە بە هەشتا هەیەەوە ئەوە میسالی بوونەوە بزانی هەرچی تۆ لە ژن و پیا و پتڵت بیخوازیە دەبێت لەم سەر زەوێدا هەت بێ بەخواوا مەزانە ژیانی کەسە مواسەفاتانە هەیە بەڵام دایمە خۆشیەکان ببینە دایمە ناخۆشیەکان جەخت مەکەوە لە سەریان و چاوت یان مەخەسەر و فۆکسیان مەخەسەر دووەمیان ئەگەر ئینسانێک بێ بەردەوام ئاژاوی خێزانی هەبێ خۆشەویستی بۆ هاوسەرت دەرمە بڕە بە عیبەی بزانە بەڵام ڕق و قینەکانت ناڕەزایەتیەکانی پێدا بتەقێنەوە بەڵام ئەگە پێچەوانەشت دەوێ دایمە خۆشەویستی بە شانازیەوە دەرببڕە ڕق و قینەکانت تووڕەبوونەکانت کە کاتین بیان شارەوە سێمیان گەورەکردنی بابەتەکان زیاد لە حەدی خۆیان چوارەمیان ڕابردوویەک کە ڕووی داوە هاوسەرێک هەڵەیەکی کردووە بەرامبەر بە هاوسەرەکەی 5 ساڵ لەمەوە پێش لە فڵان شوێنە ئاوا جوابت دامەوە ئەی لێەوە ئەو پەشیمان بووە ئێستا بۆ خۆی پەنجەی پەشیمانی دەگەزێ گاڵتەی بە عەقڵی خۆی دێ ئای من 5 ساڵ لەمەوە بەر چۆن بەرامبەر بە مێردەکەم وام گوت وەڵڵاهی دەبووە وام نەوتایە پیاوێک لە ماڵی باوکیا هەڵەیەکی بەرامبەر بە ژنەکەی کردووە ئێستا بەخۆیان دەچێتەوە خۆزگە عەقڵی ئێستام ئەو کاتە بوویایە چۆن ئەو قسە ناشینم بە هاوسەرم دەگوت دەی ئەو تۆبەی لێ کردووە ئەو پەشیمانە فەقیرە و خەجاڵەتە ئەو کوێتی خوای لێم ببوورە ئێستا داوای لێبوونیش لە تۆ دەکا تۆ نابێ هەموو ڕۆژێ ئەم ڕابردووە بێنیەوە پێشەوە ئەو ساڵی لە فڵان شوێن ناوات گوت ئەی ئەو هەموو بە قوربان و بە ساقەبوونە ئەوانت هەمووی لەبیر چۆوە ئەگەر دەتەوێت ژیانی هاوسەری ناڕەحەت بێ وەرە تەنها ناشینیەکانی ڕابردوو بەردەوام کای کۆن ئاگری تێبەردەوە جا کای کۆن ئاگری تێبەر بوو ئەو کوژانەوەی زۆر زەحمەتە خاڵی پێنجەم عەدەم الشوکری سوپاس گوزار نەبی ئینسان باربانگێک دەکاتەوە لەم ڕەمەزانەدا بڕواتان هەبێ تەنها پارچەنانێک بە تو دۆیەکەوە بە ماستاوێکەوە لەگەڵ چایەکە لەسەر سفرەکەی بێ ئەتوانێت ئەوەندە بە لەزەتەوە بیخوا هەزار جار شکری خوا بکە بڕوایە بکە بەوەی کە بە ملیۆنەها خەڵک هەیە لەم کاتی بەربانگەدا لەسەر سفرەکەی ئەو سەمونە ڕقەژ نییە بەخوا چای نییە شەکری نییە ئاوی پاکی خواردنەوەی نییە بە دڵنیاییەوە وایە بە ملیۆنەها خەڵک لەو سەر زەوێدا ئەو سفرەی تۆی نییە بەڵام تۆ بیر بکەیتەوە ماڵی فڵان کەس ئێستا دەبێ خوا چ سفرەیەکی ڕازاوایان هەبێ ئەبێت لە چ وڵاتێکا گەشت بکەن قەت شکری خوا ناکەی دەتوانی بە کەمترین شتەکانێک کە پەروەردگار پێداوی دایمە دەستی شکرانە بژێریت بۆ لای خوا هەبێ جاشت چەند کەم بێ کە شکرانە بژێری ئەڵڵا بووی یەکسەر لەزەتی لێ دەکەی لەزەتێکی خۆشی و ئەزانی هیچ پاشایەکی ئەم سەر زەویەوە دەوڵەمەندێک لەو ژیانە خۆشەی تۆدا نییە
ئەو ژن و مێردە کە لەسەر سفرەکە دەست هەڵدەبڕن دەڵێن یا ڕەبی خوانەی بڕ یا ڕەبی خوای حەمد و سەنا بۆ تۆ کە خاوەنی ئەم کولانە خانووی خۆمانین سوپاس بۆ خوا کرێکی خەڵک نین سوپاس بۆ خوا کە کرێچین کرێکەمان پێدرێ سوپاس بۆ خوای پەروەردگار لەشمان ساغە سوپاس بۆ خوا کۆمەڵە مناڵە دەوری سفرەکەیە ئەلحەمدوللا گرفتار نین ئەلحەمدوللا دوژمندار نین ئەلحەمدوللا چەک لە ماڵماندا نیە دژمنی هیچ مرۆڤێکی ئەم سەر زەوێنین ئەلحەمدوللا ئەهلی مزگەوتین یا ڕەبی خوا لێت بەزیادە هەمومان بە ڕۆژووین هەمومان عیبادەتی تۆ دەکەین هەمومان بەرەو مزگەوت و تەراویح دەڕۆین ئەزانیت چەند ئەو ماڵە ئەگەر هەژاریش بن هەز بە بەختەوەری دەکەن ئەو ژن و مێردە قەت هەز بە نیگەرانی ناکەن شکرانە بژێری خوا دەرگای ڕەحمەتی خوا لەو خێزان دەکاتەوە شەشەمیان بێدەنگبوونێکی زۆر پیاوێک هەل لە ئێوارەوە تانیوە شەو یەک کەلیمە لە دەمینایەتە دەرێ ئەو ژنە فەقیرە هەزار گومانی خراپی بەدڵا دەچێت بێم پیاوەبی لە چی بکاتەوە ژنی ژوایە ژنیش دانیشێ بەردەوامی خوا بێدەنگ ئاوای کردووە یان کۆنتترۆلی تەلەڤیزیۆنێک بەدەستەوە یان سەیری موبایلێک و هێڵێکی ئەتەرنێت قسەیەک بۆ ئەم پیاوە نەکە ئەم پیاوە فەقیرە چ خۆشەویستێکی بۆ ئەم ژنە بمێنێ وەکو بێجیانێک وەکو کۆنتترۆلی ماڵەکە لەوێ بێ وەزانە تەلەڤیزیۆنەکە هیچ بێدەنگیش خراپە بەڕێزان خاڵی حوتەم لەسەر شتە هەرە بچووکەکان گرفتێکی گەورەی زۆر زۆر گەورە تا دەگاتە ڕادەی جیابوونەوە بخۆڵقێندرێ جار هەبووە ژن و پیاو هەیە لە دادگادا بە نووسرا و بینیوانە تەنها لەسەر ئەوەی کابرا تەلەفۆنی کردووە بۆ نیۆڕۆ فڵان خواردن بۆ ئامادەکە کە چۆتەوە فڵان خواردن ئامادە نەکراوە ئەوەندە شتەکە گەورە کراوە و گەیشتۆتەوە ماڵی باوکی ئافرەتەکە و ئافرەت تۆراوە سەرنجامی لە دادگا بە تەلاق کۆتایی پێهاتووە دەیمە هەر شایانی ئەوە نەبوو هەر شایانی ئەوە نەبوو بگاتە تەلاق هەر شایانی ئەوە نەبوو قسەی لەسەر بکرێ ئەو خواردنە ئەمڕۆ نەبوو بەیانی ئامادە دەکرێت ئەو خواردنە ئەمڕۆ نەبوو دووسبێ ئامادە دەکرێت عوزر بۆ بەرامبەرەکەت بێنەوە ژن هەیە گەیشتووەتە ڕادەی تەلاق لەسەرەوەی تەلەفۆنی بۆ مێردەکەی کردو فڵانش لە بازار بێنەوە وەڵا چۆن لەبیرت چوو ئەی بۆ گەدایکت پێی بوو تا کاتی خۆی لەبیرت دەچوو ئەی بۆ مێردی فڵان کەسی چی لەبیر ناچێت دەی ئەوەش مرۆڤە لەبیری دەچێت دەیوا بەعەمدەن نەیهێنا ئەم بابەتە پێویستی نەدەکرد ئەوەندە ڕۆژانە بکولێندرێتەوە دەرەوەی ماڵی لێ ئامادە بکرێت بەڕێزان چوار جۆر مشکیلە هەیە چوار مشاکلی خێزانی هەیە یەکەمیان مشکیلەکە ئەوەیە مشکیلەیەکە کێشەیەکی بینی ژن و مێردە دێو دەڕوە یعنی ماڵ نابێ بەبێ کێشە هەبێ بە ماڵی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەڵام ئەو کێشانەی کەشتی سادەن یعنی لە هەفتەیەکە یەک جار سوئی تەفاهمێک لە بینی ژن و مێرددا دروست دەبێت لە مانجێکا جارێک دروست دەبێت لە ساڵێکا دوو جار دروست دەبێت ئەمە هیچ نییە ئەمە خوێی کێشتە مادام خوێیەکە زۆر زۆر سوێری لە ڕاددە بەدەری بە خواردنەکە نەبەخشیەوە خۆشەویستی زیاد دەکات ژن و مێردێک دوو سعاتێک شەو ڕۆژێک لە یەک عاجزن دوایی کە ئاش دەبنەوە خۆشەویستیەکەیان تازە دەبێتەوە فۆرمات دەبنەوە سەر لە نوێ دەست پێ دەکەنەوە دوێ نەزانی چەند ناخۆش و دوێنە شەو لە یەک عاجز بووین ئەو مشکیلانەی کە دێن و دەڕۆن هیچ نین ئەوە ئینسان وا نەزانێت لە ژیانی هاوسەریدا نابێت بە حیاتی بڵێ قەت بە خێزانەکە من و تۆ ئەوە نییە ئەو شتانەی کە کەمن و دێن و دەڕۆن و دوایی بەدڵ سافیەوە وەردەگیرێن بەڵام زۆر نین هەموو ڕۆژێ نین هەموو سعاتێک نین عەرزم کردن لە هەفتەیەکە جارێک لە دوو هەفتە جارێک لە مانگی دوو جار ئەوە گرفتێک نییە ئەوە خۆشەویستی زیاد دەکات دووەمیان ئەو گرفتانەی ئەو مشکیلانەی کەوا بەردەوامن کەوا بەردەوامی خوا یعنی بەردەوام دووبارە دەبنەوە ڕۆژێک نییە دوو نییە سعاتێک نییە هەمیشە ئەو ژن و مێردە ئیلا دەنووکیان لەسەریەکە وەکو شەڕەکەڵەشێ بەرامبەریەکەن ئەمە وای لێدێن نە لێبوردن سوودی دەمێنێ سەرەتا یەکەم جار لێم ببوورە داوای لێبوردن دەکەم دوایی سییان لێک دەکرێتەوە دەمیان لە یەک دەکرێتەوە ئەوە بەڕاستی ژیان دەکا بە دۆزەخ ئەوە بەردەوام نە بە بەیەک دەژین نە بە یەکەوە دەژین گرفتارترین ژن و مێرد ئەوەیە هەمیشەی خوش شەڕیانە قەت خاڵی هاوبەش نادۆزنەوە ئەویان بڵێ ڕەشە ئەو دەڵە سپیە ئەو بڵێ دوورە ئەو دەڵێ نزیکە ئەو بڵێ گرانیە ئەو دەڵێ هەرزانیە ئەو بڵێ گەرمایە ئەو دڵە سەرمایە قەت نابینی ئەم ژن و مێردە لەسەر خاڵی هاوبەش یەک بن بە پێچەوانەوە بەردەوام بە دوی خاڵە ناخۆکانی یەکترا دەگەڕێن بەردەوام دەگەڕێن پێچەوانەی ڕەئی بەرامبەر بڵێ ئەو چێشتە سوێرە ئەو ئەگە بۆی نەخوری ئەڵێ بێخوێیە ئەوانە ئەو مشکیلانن کە هەمیشەین بەردەوامن سێمیان ئەو مشکیلانن ئەو کێشە خێزانیانن کە ئاشکرا کراون یعنی ژن و مێردێکن کێشیان هەیە هەر خواخوانە میوانێک بێ و ژنەکە بۆی باسکە بڵێ پیاوەکەم ئاوایە پیاوەکە خواخواتی بگاتەوە لای ماڵی باوکی بۆ دایکی باسکە ژنەکەم ئاوایە ژنەکە خواخواتی تەلەفۆن بۆ خوشکەکەی بکە ئەزام ئەمڕۆ مێردەکەم ئەوەی پێوتم
حەزەکەن خەڵک پێیان بزانێ یعنی حەز ناکەن کێشەکە لە ناو ماڵی خۆیاندا کۆ بێتەوە ژن و مێردی وایە چوونە عادەی دکتۆر بۆ دکتۆرەکەی باز دەکات کە مێردەکەی چەند خراپەیە با بۆ دکتۆرە و پسپۆری بابەتێکیکەیە و خۆ نەزانایەکی دەروون ناسە و نە کێشەی کۆمەڵایەتی حەل دەکا و نە پسپۆری دەرونیە و تۆ گورچیلەت دێشێت تۆ چاوت دێشێت تۆ سرت دێشێ ئەو چ پەیوەندی بە کێشە خێزانیەکانی ماڵی تۆوەیە بەس ئەم ژنە حەزەکە بازیکە یان جاریوە پیاوەکە بە پێچەوانەوە دەچنە دوکانێکەوە لە دوکانەکەدا خەریکی شت کڕێنن حەزەکەن باسی ئەوە بکەن ئەو دوکاندارە بۆ ماوەی ئەو نیو سعاتە تێ بگەێنن کە ئەمان دایمە کێشیان هەیە ئەوانە حەز دەکەن ژن و پیاوێکن ڕاهاتوون کێشەی ماڵەکەیان بەرنە دەرەوە جاوە میوان بێ ماڵە باوان بێ ماڵە خزم بێ دۆست و ناسیاو بێ بە تەلەفۆن بێ ئەمانەش مشکیلەکانیان زۆر گەورە دەبن شتەکە بچووکە بەڵام دەستی سێم دێتە ناویەوە ئەمجا قسەی تری لەسەر دەکرێت ئەمجا دەنگ و باسی لەسەر دەخوێنرێتەوە ئەو زۆر زۆر خەتەرە چوارەمیان کە لە هەمویان خەتەرترا ئەلمەشاکل الخەفیە ئەو گرفتانەی کە شاراون پیاوەکە کۆمەڵێک گلەیی لە ژنەکەی هەیە بەس دەناخەوە خواردوویەتیەوە دەری نابڕێت خواردوویەتیەوە لە ناخی خۆیان پەنگی خواردوێتەوە بەردەوام گرفتارە پیان و بە ژنەکەشی ناڵێ بڵێ من لەم شتانی تۆ ناڕازیم ژنێکە چەند ساڵە شووی کردووە بەردەوام لە ناخەوە ناڕازیە لە هەڵسوکەوتی هاوسەرەکەی بەڵام دەری نابڕێ نەبوو مێردەکەی باس کردووە نەبوو هاوڕێیەکی باس کردووە نەبوو دەروون ناسێک نەبوو مامۆستایەکی ئاینی نەبوو ماڵی باوکی هەر لە ناخەوە شاردوویەتیەوە ئەمە وەکو لوغمێک وایە بە دڵنیاییەوە ڕۆژێ دەتەقێتەوە کە تەقیەوە خراپ لە تەقێتەوە وی ئینسان جاری وایە نەفەسێک بدە لە هاوسەرەکە ناڕازی لە جیاتی لە ناخدای بیاڵیتەوە پێی بڵێ بۆ کەسێکی نزیکتی هێشتا باشکەی باشترە لەوەی کە هەر لە ناخدا پەنگ بخواتەوە بەڵام بۆ هەموو کەسی باز مەکە بەڵێ خۆشەویستان ئینسان ئەگەر ئەم چوار مشکیلانە لە یەک بکاتەوە بزانێ ئەو مشکلەیە کاتیە و دێ و دەڕواوکو خوێی چێژ وایە لەزەت بەژیان دەبەخشێ یان هەمیشەیە و تازە لیان بۆ تەخو و ئەخلاقی ڕۆژانە یاخود دەیانەوێت بە خەڵکی بگەێنن یان لە ناخەوە بیشارنەوە خەتەرترینیان ئەوەیە کە لە ناخا دەشاردرێتەوە کە دەر نەبڕدراوە بەڵام کاتێ دەربڕدرا تازە کار لە کارترازاوە ومێدەوارم کە ئینشاءالله هەموو خێزانەکانمان پڕ بن لە بەختەوەری لە خۆشی وتراوە دنیا چەندە فراوان بێ چەندە پڕ لە سەوزایی و گوڵ و گوڵزار بێ چەندە گردون فراوان بێ کاتێک تۆ لەگەڵ هاوسەری ژیان تا جێگات تەنگ بێ بە تۆ چی نە پێڵاوی تەنگ نەخانێ بەجەنگ ئەگەر هەموو گردون فەڕژڕێش کرابێ ئەو پێڵاوی لە پێتایە پەنجەکانتی کوشی و ئازاری قاچتیدا ئەو هەموو زەویە فراوانە هیچی بۆ تۆ تێدایە نەخێر چونکەوەی بەناو قاچی تۆوەیە ئازارت دەدا خانە و لانەشبا هەموو دنیا گوڵ و گوڵزار و بەهەشتی سەرزەوی بێ ئەگە خۆل لە ماڵەکەی خۆتا بەختەوەر نەبووی پەنا بەخوا هیچی دادی تۆ نادا وەیە هەوڵ بدەین بەختەوەری خێزانەکان پێش هەموو شتێکین بزانە دوای ئەوەی کەوا داوا لە خوا دەکەی هاوسەرت باشکە منداڵت ساڵحکە خۆشت هەوڵ بدە کەسێکی شارەزا و لێزان بە زمان شیرین و دڵپاک بە ئینسانێک بە ئەزمونونەکانی ڕابردوو کە بە دەرس و عیبرەت بۆ ئەمڕۆ لە کەسانی ترەوە لە هەڵی کەسانی ترەوە فێر بۆ تۆ دووبارەیان مەکەوە خوا هەموو لایەکمان پڕژیانی خۆش و بەختەوەریکە ماڵەکانمان دوورکە لە کێشە لە ئاژاوە لە فیتنە لە کەسانی خراپ لە قسەهێنان و بردن یا ڕەبی خوا دنیامان بەختەوەرکەی قیامەتمان بەختەوەرکەی والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم